پێنجەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار لە بەروانی 9 تا 18 سی 2023 گەورەترین فستیڤاڵی بازارکردن لەسەر ئاستی عێراق لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ڕێک دەخرێت. لە پێنجەمین فستیڤاڵدا براند و کاڵابیانی و ناوخۆیەکان و پێویستیەکانی ڕۆژانی هاوڵاتیان بە نرخی گونجاو پێشکەش بە کڕیاران دەکرێت. لەم فستیڤاڵەدا جۆرەها خواردنی کەلتوری کوردەواری پێشکەش بە سەردانیکاران دەکرێت. ڕۆژانە خەڵاتی جۆراوجۆری کۆمپانیاکان پێشکەش بە کڕیاران دەکرێت. نمایش و چالاکیە هونەریەکان ئەم فستیڤاڵە پرجۆش و خڕۆشە ڕازاوەتر دەکەن. فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار بە هاوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی لە کەشێکی بەهاریدا و لەگەڵ پشکوتنی گوڵە نێرگز و وەنەوشەدا و لە پێشوازی مانگی ڕەمەزانی پیرۆزدا لەلایەن کۆمپانیای ئەتڵەسڵ ئەسیلەوە بەڕێوە دەچێت. کاتی بەڕێوەچوونی فستیڤاڵ بە درێژایی ڕۆژانی 9 تا 18 سی 2023 لە کاتژمێردەی سەردەبیانی تا 7 ئێوارە بەردەوام دەبێت. فەرموون بۆ سەردانی پێنجەمین فستیڤاڵی نێودەوڵەتی بەهار